دیمەنی خانووەکان کوڵم دراوی دەرگاکان خامۆشی و بێدەنجی قوڵی گوندەکان هێمان بۆ بوونی شاڵاوێک یاخود کردێکی ترسناک کردەیەک خواستی زۆرە ملێ و ستەم لە هەگبەیدایە. کەشی زاڵی ناوچەکە بەڵگەی ئاشکرایە بۆ بوونی دەستێکی ڕەشی پیلان ئامێز، دەستێک دەیەوێت شوناس و نازنامەیەکی نوێی جیاواز لە دانیشتوانە ڕەسەن و ڕاستەقینەکەی بە بەرجی ناوچەکەدا بدورێ. جێشتنی ناچاری خانوو مڵک و زەوی کشتتوکاڵی لەلایەن دانیشتوانی ناوچەکەوە تەنها و تەنها ئەم حەقیقەتە بەرجەستەکە. ئەوەی دەیبینن دیمەنی تراژیدی گوندە کوردنشینەکانی دەوروبەری قەزای خانەقینە، زەنگی دووبارەبوونەوەی پرۆسەی بە تەعریب و ڕاگوێزانی زۆرەملەی کوردە ڕەسەنەکەی ئەم ناوچەیە. لەمێژە دانیشتوانی ئەم ناوچەیە کۆڵ بە کۆڵەوەن، هەر جارە و بە بیانویەک لە شوێنی خۆیان هەڵکەندراون و بە زۆر ڕەویان پێکراوە. هەموو دەسەڵاتە خۆسەپێنەکانی عێراق هەمیشە بەڵایەک بوون بۆ کوردەکانی ئەم ناوچەیە. ئەوان چاویان لە نەوتەکەی ئێرە بووە، بۆیە هەمیشە شەڕیان بۆ ئەوە بووە چۆن بتوانن نیشتیمانەکەیان لە دەست دەربێنن. جگەلەوەی کورد بەرگری کردووە، بەڵام زۆربەی کات لە بەرگریکردندا سەرکەوتوو نەبووە، بۆیە ناچاربوون ناوچەکانیان چۆڵکەن. زۆرترین بە عارەبکردن لە سەردەستی حکوومەتی بەعسی ڕووخاودا بووە. بەشێکی زۆری ئاواییە کوردەکانی دەرکرد و عەرەبی هاوردەی هێنایە شوێنیان. لە ساڵی 2003 دوای ڕوخانی و ڕژێمە کوردەکان گەڕانەوە سەر خاچی باب و باپیرانیان، بەڵام لە دوای هاتنی داعش و پاش ناپاچەکەی 16 ئۆکتۆبەر و ڕادەستکردنەوەی ناوچە دابڕێنراوەکان بە حکوومەتی عێراق دووبارە ئاواییە کوردنشینەکان چۆڵ بوونەتەوە، واتە پلانی بە عارەبکردن دەستی پێکردوێتەوە، بەڵام لە ژێر ناوی جۆرا و جۆردا. ئەوە چەمە چەمی ئەڵۆنە؟ چەمی ئەڵۆن داعش لەکوێ هەیە؟ داعش هەرانەوە چەمەگە. دوای هەوڵێکی زۆر توانیمان بە هەر شێوەیەک بێت بچینە ئەو ئاوایانەی کە کوردنشین و ئێستا چۆڵ بوون. ڕێگا پڕمەترسیە، لێرە هەر داعش مەترسی نییە، بگرە ئەو هێزە عێراقیانش کە لەو ناوچێن مەترسین بۆ سەر گیانی کوردەکان. ئەوان تەنانەت ڕێگری دەکەن لە هەر تیمێکی میدیای کوردی بچێتە ناوچەکە بۆ وێنەگرتن. ئەوەی ئێسا لەم ناوچە کوردستانیە دەبینرێت تەنها ئاڵای عێراق و ئاڵای مەزهەبی شیعەیە کە لەسەر شەقام و سەربانی زۆرینەی ماڵەکانەوە دەبینرێ. جگەلەوەش ئەم دەشتایە چۆڵە هیچ هێزێکی تیانە کە ڕوبەڕووی داعش بێتەوە. ئەوەی هەیە پۆلیسی فیدراڵی عێراقە، ئەویش لەسەر شەقامەکانن. ئەوان ناتوانن 100 مەتر لە بازگە و شوێنی خۆیان دوورکەونەوە. جگەلەوەش بۆمبی چێنراو کە هەمیشە لەسەر ڕێگاکان و لە ناو ئاوایەکاندا بوونی هەیە. مەترسیەکی دیکەیە. ئەم بازگەیە شەوی 26 مانگ هێرشی کراوەتە سەر لەلایەن داعشەوە. بازگەیەکی تریش بە هەمان شێوە هێرشی کراوەتە سەری، واتە شەو نییە داعش لێرە دەستی خۆی لە پۆلیسی عێراق نەوەشێنێت، ئەوانیش دەستەوەسانن. ئەم مێرشانەی داعش وای کردووە کە ئاواییە کوردنشینەکان کۆچ بکەن. تا ئێستا بە پێی و ئامارەی دەستێمە کەوتووە لە قەزای خانەقین زیاتر لە 700 خێزانی کورد بە دانیشتووی ناوشار و ئاواییەکانی دەوروبەری قەزاکەوە کۆچیان کردووە بۆ ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم. هەریەک لە ئاواییەکانی مەردان و باوەپڵاو و سێنمەمە و ئاوای حسێن بەگ و کەلای حسێن بە تەواوی چۆڵکراون و دێی محەممەد عەباسیش کە 15 خێزانی کوردی تیابووە چۆڵیان کردووە. ئێمە ئێستا لە باکووری خۆرئاوای خانەقین و ئاوی ئەڵوەنین. لێرە چەند ئاواییەک کە کوردنشینن چۆڵ بوون. ئەم ناوچەیەش ناوچەی قوڵیە،
چوینە دەی مەردان کە پێشتر چل خێزانی کوردی تیاژیاوە بەڵام مەک دەبینن بە تەواوەتی چۆڵ کراوە. لەگەڵ سامان غەربی بە ئاراستەی پۆلیسەکانی ناودەی مەردان چوین تاکو ڕێگەمان بدەن وێنەی ئاوایی بگرین بەڵام ڕێگەمان نەدرا و گەڕاینەوە. ئێمە بەر شێوەیەک بوو بەردەوام بووین. سیروانیش کە خەڵکی ئاوایی مەردانە و هاتە لامان. ئەو لە ناو ماڵەکەی خۆی قسەی بۆ کێنێن کرد. وتی لە ترسی داعش کۆچمان کردووە بەڵام پیاوانی میری ماڵەکانیان کاول کردوین. هەمویان دەڵێن ئەوەی کورد لەم ناوچەیە چاوەڕێ نەدەکرد هاتە دی. 16 ئۆکتۆبەر بۆ هۆکاریەوەی کە ئەوان دووبارە دەربەدەر ببنەوە. ترسی چی چۆڵتان کرد؟ لە ترس داعش چۆڵمان کرد. هەموو ئەم دیێرن چۆڵ بوون؟ هەمووی چۆڵت یەک کەستیان نەما. داواکاری ئێوە چییە؟ من داواکاریم لە بەڕێز قایمقامی شاری خانەقینە مامۆستا محەممەد داواکاریم ئەم تەوارەیە لە وڵات لادیێگەیان تاڵان کردان سەیری ئەو خانەوە کە بزان چۆن کڕانیان و هینیان کردی وەکەوە بووە هینیان کردی ئەوە ماڵەکەی ئازاد بران پەردەومەردەیان گشتیان دزیە ئەوە ماڵەکان تر داواکاری لەژنەی دروست بکات بێت بزانێت چییە ئەوەی مەردان چی پێ هات چی وەسەری هات بەت داواکاری ئەوەمانە هەیە لیان جگەلەوە ینی ئێوە لە ترسی داعشوانە ئێرە بەڵێ لە ترسی داعشایی لێمان کوشیە برا ئەوە ڕەحمان شەید ڕەحمان و شەید ئاراز خۆی و خێزانەکەی و ئەیبراوە فاتمەی کچ حەسەن و لەم ناوە کوژە کاری چییە چێ سەبەبی ئەمەیە کردەکانتان چۆڵ کردووە 16 ئۆکتۆبەر کاری ئەوە بوو خانەقینیان فرۆشت و نیان کردو ئەوە هینمان بوو ئەوە پێمانات زۆر دێ چۆڵ بە لەمناوە زۆر دی ئەوە کەس کورد نەماوە بەس عەرەبە تەحەداکەم بڵێ لە ئاوایەکانە کورد هەیە ئەوە محەممەد عەباس 15 ماڵ کورد بین هەر 15یان تێک و مەکانیاندا فەقیرێ لێ تێک و مەکانیاندا کاک سامان پێم بڵێ لێرە چەند دێت چۆڵە دەکەی ئێوە دێی کوێ ئێرە چی ناوچەیەەکە ئێرە با بڵێ ناوچەی قوڵەیە بەڵام جێگەی مەردانە ئەوش جێگەی محەممەد عەباسە لێرە ئیسا لەم کاتەیە بەس جێگەی مەردان چۆڵە چەندێکە لەم سنوورە چۆڵەوە لەم سنوورە بەس جێگەی مەردان چۆڵە لە بەرەوە کووردە بەڵام لە سنووری عالیاوە نە حسێن مەمە و حسێن بەک چۆڵە هۆکاری چۆڵبوونتان چێت چۆ بۆ دێکان چۆڵەکەن جێگان چۆڵەکەن بۆ ئەمن و ئەمانە لەبەرەوە کەس فریان ناکەوت کە شەوانە هێرشکردە سەریان با بڵێن لایانی چەکدارەکان داعش هێرشکردە سەریان کەس نایەت فریان ناکەوت ئەیتروانی شۆڵیان کرد پیان ناکرێت شەو تابیانی واجب گرن و ڕۆژی ئیش بکەن ئەوە پیان ناکرێت خەڵکی دەکەن باش خەلە ئەو فەلاحەت و شتێک هاتان گەشان جێیشتە هەڵە کات خۆی تاوسان بوو گەشان جێیشت تەماتەوە با بڵێ شابی و چی خواردەبنەی تاوسانیە جانێشت ئێمە لە سنووری قەزای خانەقینین ئێرەش ناوچەی قوڵەیە ئەم دەیە کە منی لێوەستاوم دەی محەممەد عەباسە لەم دەیە 15 خانەوادەی کورد لێرە نیشتەجێ بوون بەداخەوە هەر 15یان لێرە دەریان کردوون و ڕۆشتون بەرەو خانەقین و کەلار و کفری دەی مەردانیش کە چوین لەو دێش ئەوە دەیەکەوان بە تەواوی چۆڵ بووە خەڵک لێرە ئەترسێت تا ئێستا لە داعشە ترسن داعش هاتوۆتە سەریان چکە بەشێک زۆر لە دێ کوردەکان هەمووی چۆڵ بووە تا ئێسانی تا ئەم دقەی کە ئێستا ئەمە وەستاوین مەترسی هەیە لەسەر ژیانی خەڵک ئەگەر کورد بێ ئەگەر عارەب بێ بە مەرجێک شیعە یا شتێکیکە بێت چکە مەترسیێکی گەورە لە ناوچەکە دروست بۆ داعش تا ئاسابوونی هەیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە خەڵکی ئەم ناوچێڵێن ئێمە هۆکاری چۆڵبوونی دیەکانمان تەنها ئەوەیە کە 16 ئۆکتۆبەر هۆکارێکی سەرەکی بووە و داعش و حەشدی شەعبی و هێزە عێراقیەکانیش بەگشتی ئەوێ کورد ڕاماڵن واتە تعریبکردن بە عارەبکردنی چی دیکە لەم ناوچەیە هەیە. لەسەر ڕێگامان پیاوێکی بەڕەگەز عارەب لای مەڕەکانی بوو هەر کە دابەزی وتی ئێرە پڕمەترسیە و ژیانمان تەواو ناخۆش بووە نازانین چی بکەین شەو تابانی حرەسیان لە خۆمان دەگرین داعش دێت و دەڕوات بە تەواوەتی مەترسی لەسەر ژیانمان دروست بووە. أنت تعرف الوضع شلونه؟ ئێوە دەزان دۆخەکە چۆنە وەزعمان خراپە ڕێگە نادەن بە ئاسوودەیی بژین مەترسیمان لەسەرە داعش کێشەیە تا ئێستا لێرە داعش تا ئێستا بوونی هەیە لێرە بەڵێ دەبینین ڕۆژانە تەقوتۆقەیە خەڵک دەکوژێت و پیاوانی ئاسایش دەکوژێ و ڕۆژانە خەڵکی مەدەنی دەکوژن خەڵکی سڤیل تاوانی چییە؟ ئێوەش دەترسن؟
بەڵێ ئەی چۆن ئێمەش دەترسین شەو چی دەکەن حرەسیاتی خۆمان دەگرین بۆ ئێوەی عەرەبیش دەترسن ئەی چۆن دەترسین بۆ ئێمەی عەرەب چین لێرە دێ کوردەکان چۆڵیان کردووە خێزانە کوردەکان ڕۆیشتون بەڵێ زۆریان ڕۆشتون چی بکەن ئەترسن و شوێنەکانیان چۆڵ کردووە حەقیانە بترسن ئێمە شوێنێکی ترمان هەبووە ئەڕۆشتین بەس چی بکەین شوێنمان نییە چاوەڕێی ڕەحمەتی خوین چارەسەر چییە وەڵا دەبێ حکومەتی هەرێم و حکومەتی مرکزی دۆخەکە چارەسەر بکەن ئێمە بەرەو ئاوایی باوە پڵاو بەڕێکەوتین ئەوێش لە 80 ماڵی بەڕێگەزکرد تەنها 10-15 ماڵێکی تیاماوە ماوەیەکە پێشمەرگە بەڕێکەوتن گەڕاونەتەوە ناودێکە کەمێک خەڵکەکەی ئاسوودە بوون ئەگەر ناپێشتر خۆیان حەلەسیاتی خۆیان دەگرت تا داعش و عەرەبە شۆڤێنەکان زەفەریان پێنەبن ئەوەی کووردە لێرە دەبێت خۆی قولەی حەلەسیات دروست بکات و بەرگری لە خۆی بکات یان دەبێت چۆڵی بکات ئەمە ئاوایی باوە پڵاوە خاڵە محموود هاتووە بۆ لای ئێمە ئەو دەڵێت خەڵک لە ترسی داعش هەڵهاتوون والله تا حەلکە لە ماڵ خۆی ئاگری خەڵکیی زۆر لەم ناوە کوردەکان چۆڵیان کردووە وەکو دێ ئێمە من کە معلوم ئەو دیەکەش یا 5 یا 6 ماڵی ماوە هەموو ڕۆشتون هەمووی ڕۆشتووە هەموو لە ترسی داعشە هەمووی لە ترسی داعش یەکێکی دیکە لە دیانەی ئەم ناوچەیە دەی باوەپڵاویە ئەم دێش زیاتر لە 80 ماڵی کوردی تایە سا تەنها 20 ماڵی تێدا ماوە هەفتەیەک شەبێت فەوجێکی پێشمەرگە هاتوونە تێرە بە پاراستنیم خەڵکە چکە ئەمانیش وەکو چەند کەسێک پیانوتین لە ترسی حەرەسیات و واجباتی شەو و داعش چۆڵیان کردو و ڕۆشتون سەی لەوایە زۆرێک لە خانوەکان هەمووی قفڵی لێدرا و دەرگاکانیان داخراوە ئەمەش بەرهەمی ئەو خەباتەی خۆیانەکەوە گەڵێن ئێمە خەباتمان کردەوەی کوردستانمان ئاوادامێ بەڵام مردەوەدا خاشی کوردستان لەسەر دەستی هەندێک کەسە بەرەو بچووبوونەوەچێت هەموو ئەو ئاوایانەی سەردانمانکردن دەکەونە باکووری ڕۆژئاوای ئاوی ئەڵوەندەوە ئێستا دەچینە خۆرئاوای خانەقین واتە باشووری ئاوی ئەڵوەند لێرە شەمان تراژیدیا خۆی دووبارە کردوێتەوە ئاواییە کوردەکان چۆڵن ئەچینە ناو ئاواییە چۆڵەکەی سێن مەمە دۆخەکە لێرە بە شێوەیەک ترسناکە کە تەنها کەسێکمان نەبینی پرسیارێکشی لێ بکەین کوردوتەنی ماڵ لە ساحێب ماڵ حرامە ئێمە هەر لە خانەقینین ئەمە ناوچەی عەلیاوایە و ئاوای حسێن مەمەیە ئەمانش لە ترسی داعش دێکەیان چۆڵ کردووە وە گەڵێن شەوانە داعش هاتوتە نزیکیان و تەقەی لە زۆربەی ماڵەکان کردووە ئەمانیش لەبەرەوەی کەس بە هاواریان ناتەوە لە نەتەوەی کوردیشن دێکیان بە تەواوی چۆڵ کردووە لە نزیک مەرکەزی خانەقین ئاوایی مێرخاسە کە ئاوایی کاکەیەکان بەمان شێوە کەشی ترس و بیم زاڵە ئەوان دەڵێن خۆمان پارێزگاری لە خۆمان دەکەین و دڵنیاین داعش بێت لە خۆمان زیاتر کەس بە فریامان ناکەوێت چونکەوە گەوان دەڵێن بازگەی پۆلیسی فیدراڵی عێراق لە چەند شەوی ڕابردوودا داعش شێرشی کردە سەری و برینداریان هەبوو تا درنگانی شەو کەس بە هاواریانەوە نەهات کە چەند سەد مەترێک لە ئاواییەکانەوە دوورە کازم کاکەیی چاوەڕێ ئێمە بوو بەم شێوەیە لەگەڵی کەوتمە گفتوگۆ نەیسە مەسەل ئەو ماڵ منە ئەوەی لەسەرا دێمێ خاسە دێمێ خاص کاکەی نەموتە نا لێمانە ئەویسە بۆ 20 ساڵە ڕوا عربمانتیە ماڵی لێرایە لە زووە هەر نڕۆشت و ئەزانێ ئێرە ئەمانە و کەس قسەی پێ ناڵێ و زعاجی ناکە لێرە ماوە لێرە مەترسی لەسەر ژیانی ئەوە هەیە ئێستا بەڵێ ئێمە دیەکەمان لەگەڵ داعشە بینمان هیچ نییە هیچ مەترێک بینمان نییە ئیتر کراوەتەوە بینمان هیچ نییە کراوەیە وەکو زووتر نییە پێشمەرگە لە جەلەولا بوو لەم لاتر بوو سەنگەر بوو ئیسە هیچ لە بین ئێمە و داعش نییە چۆن خۆتان پارێزگاری لە خۆتانەکەن وەڵاوە شوێنێکمانە لێرە کۆبینەوە لێرە دەزەلام 15 2 3 ڕوا بۆ لە شوێنی کە خۆی مەبەستێتی لەوێ دانیشێ
بەچەکەوە ئاگادارە لێرە حرەسیات نییە ئەڕوا بۆش ئەو شوێنەی کە خۆی مەبەستێتی لێ دانیشیە سعاتێک سعات و نیوەک دیسا لێرەوە زەلامێکە ڕوا حرەسێتتر بۆ شوێنی ئەو ئەگەڕێتەوە بۆ لە ئاگرەکە ئێوە خۆتان واجباتەگرن بڵێ نە لە شوێنێک لە زۆر شوێن لە دیەکە تا ئێستا هاتوونەتە سەران داعشتەقی لێ کرد و نزیک بوونەتۆ لێتان نەخێر داعش بەس ئێمە و سەیتەرەکە بینمان نییە ئەو سەیتەرە بە لە 20 ڕۆژ لێی درا هیچ بینمانە ئەم دێ سێ دێت تێکەڵ بۆ تەیەکە یعنی دیەکە لەگەڵ سەیتەرەکەیە لەوەیە بڵێم دەمانچە تۆزێ زیاتر پێ ئەگا چ لە سەیتەرەکە بدەن چ لە دیەکە بەتایبەتیەوە کاکەین بڵێ هەرمووی ترسی لێسرە بەس ئێمە زیاتر ئەوانەی کە لێرە نیشتە عەرەبی سونەن یاشان سنن بڵێ ئەوە بۆ ساڵ و نیوەکە ڕوا 8 تا 10 ماڵ ئاوارەی سعدیەن لێران ئەوەی سە وابزانام 3 ماڵیان ماوە. ئەوەی لەم پرۆگرامە مەیدانێدا بەرچاومان کەوت چەخماخەی شاڵاوێکی نوێی تعریبکردن و ڕاگوێزانی کوردە ڕەسەنەکەی و دەوروبەری قەزای خانەقینە لەسەر دەستی حکوومەتی نوێی عێراق و هەڵی کوشندەی دەسەڵاتی کوردی سەر لەنوێ دووبارەبوونەوە و هەڵدانەوەی قەتماغی برینێکە کە دەیان ساڵە کورد پێوەی دەناڵێنێ هەرچەندە هیوا هەبوو لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە بە تەواوی ئەم برینە ساڕێژ بێ بەڵام کەڵکەڵەی شۆڤێنیزمی هەندێک لایانی عێراقی و ناپاچی 16 ئۆکتۆبەر لەسەر دەستی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان ئەم پرۆسیسەی زیندوو کردوێتەوە یاخود خێراتری کردووە.